بەرنامەی خۆم و خۆت بە سپۆنسەری ناتۆ پەردە کۆمپانی بیجیتی پێشکەش دەکرێت. سڵاوتانە بە خۆشەویستان بە هیوام زۆر باش بوون. اینجا بۆ ئەم جارە خاتونێکی جوان شۆخوشان سەرکەوتوو و لە هەمان کاتدا هاتە ناو دنیای ڕاگەیاندن لە ماوەیەکی کەمە ناوبانگێکی زۆری پێیا کردو و لە هەمان کاتدا زۆر ماشەڵڵا زۆر شیرینە. ئەمە ماستاونێ پانکردنەوە نییە، ئەمە ینی تەواوە قسەکان لەبەری بەڕاستی مجاملەی ناکەن لەبەری هاتە پرۆگرام. ئەویش خاتوشایی بەخێر بێت. چۆنی سۆرانگیان سەرساڵی تۆ پیرۆز بێ. زۆر سپاس. خۆشحاڵم کە لەگەڵتم. حەزمە کردی دیدارێک کۆمان کاتەوە من و تۆ. زۆر سپاس. خوا خێرت بنووسەکە هاتی قسەکەی منت نەشکان. بە هیوام ئەمڕۆ طبعاً تۆ تۆزێک لەبەرەوەی قەت پرۆگرامە بێکۆ نەکردو ئەزامە و یەکەم اینجارە اینجا دەمێت تۆزێک جیاوازتر بێ لە ئەڵقەکانی پێشووتر، هەم چاڵنجەکەی تێدا بێ، هەمیش هەندێک پرسیار هەیە کە قسەی دڵی خەڵکە و لە هەمان کاتدا پرسیاری خۆمە و ئاراستەی تۆی دەکەم و تۆش دڵنیام زۆر بە ڕاشکایی و ڕازگویانە وەڵام دەدەیتەوە. زۆر باشە. زۆر سپاس. اینجا 2024 ڕەنگی زەردەیان یان چی مۆزوعەکە؟ وەڵاهی من حەزم لە هەموو ڕەنگەکانە، هەموو ساڵێک ئەبێ هەموو ڕەنگێکی تیابێت. دەڵێن هەر پێ دەڵێن شاهی ملەوەن. بۆ حەزت لە هەموو ڕەنگێکە؟ حەزم لە هەموو ڕەنگێکە بەڕاستی، ینی هیچ ڕەنگێک نییە بە تایبەت کە حەزت لەوێ؟ هەموو ڕەنگەکان لای من جوانن، ینی بێ یەک ڕەنگ ژیان نابێت وا هەستەکەم بەڕاستی. ڕاست باشە. اینجا لە پەیوەندیەکان بزانین ئەمڕۆ دەمەوێت تاقیکردنەوەیەک هەبێ لە نێوان تۆ و ئەو بەناوبانگانەی کە یاخود بزانم چێت دەستنیشان کردووە، بزانین ینی چەندە خۆیان دەسەلمێنن، هەڵوێستیان هەیە، مۆقیفیان هەیە و ئەمەش تاقیکردنەوەیکی زۆر باشە بۆی توش برادەرەکانی خۆت بناسی. زۆر باشە. تەواو. یەکەم پەیوەندی چییە؟ یەکەم پەیوەندی ناومان زۆرەوە نییە؟ ئۆکێ پێنج لەکێوە دەست پێ بکەین؟ با لە سۆنیا بەیتوشیەوە دەست پێ بکەین. و ئێستا با تەلەفۆنێکی بۆ بکەین بزانین ئەویش چۆرنا لەگەڵمان بزانین مووقیفی هەیە، هەڵوێستی هەیە، بە فریاد دەکەوێت یان نا. اینجا داوای $1500 لە سۆنیا بکە باشە، بڵێ تاوەکو 10 ڕۆژی تر من بۆت دەگەڕێنمەوە، بەڵام بەڕاستی ئێستا زۆر پێویستم پێیت. باش بەس درۆکە چی بێ؟ درۆکە ئەوەیە دوو لە ڕووی تۆ لە ڕووی بینەرانیش بڵێ تووشی حادیسەیەکی زۆر گەورە بوو. باشە نامەوێت گەیلانیش بزانێ بەڕاستی. هەزان گەیلان فریامەکەوێ بۆیە ئێستا هەڵی نەگرێ وەڵا مشکلەیە، دوای ئەو هەموو مەتحاڵیژی نەگرێ دەبێ وا بکەی جواب داتەوە لەبەرەوەی ناوەکە داوە بێمە. بەڕاست. ئەلو سلام، چۆنی سۆنیا گیان باشی؟ باشم سپاس، تۆ چۆنی؟ وەڵا باشم زۆر سپاس. سۆنیا گیان ئەزانم ئەمەوێ زۆر قسەت لەگەڵ بکەم بەس بەڕاستی زۆر زەرورم، ئیشێکی زۆر زەرورم هەیە، وتم با تەلەفۆنت بۆ بکەم کەس نەهاتە پێشم جگە لە تۆ، یعنی ئەزانی لەناو ئەم جەماعەتانە کەس برادرم نییە وەکو تۆ. بڵێ بە قوربان. سۆنیا گیان شتێک لەگەڵم ڕووی داوە، بەس ئەگەر گەیلان بزانێ پێی ناخۆشە بێ و پارەم پێویستە، تقریبا $1500 پێویستە. نازانم وتم ئەگەر پێت هەبێ یان نا. زۆر باشە، ئەمە بۆ چێک دەکەم چونکە دەبێ بزانم چۆن دەبێ باشە، چونکە بۆ خۆشم چەند شتم لە پێشە دەبێ ینی پارە بدەم لە چەند شۆنی ئیتر لەبەرەوە ئەزانی چی تقریبا 2-3 ڕۆژی تر پارەی ڕێکلامێک هەیە وەری ئەگرم یەکسەر بۆت ئەگەڕێنمەوە، تۆ ئەزانی ینی من زۆر ئەو شتانە داوا ناکەم ئەگەر مەجبور نەبێ. ئەمن هەر چۆنێک بێ بۆ جێبەجێ دەکەم باشە غەمت نەبێ. تەواو چاوەڕێت بم یعنی تەلەفۆن بۆ کەس نەکەم؟ نه تەلەفۆن بۆ کەس مەکە. تەواو تا ئەگەر تا یعنی هەوڵ بە تا ئەتوانی زووتر بمدەیتە چونکە بەڕاستی لە حاڵەتێکی زۆر خراپە. باشە بە قوربان، باشە بەسەر چاو. باشە گیان چاوەڕێتم. باشە بە قوربان، باشە باش. وای نابزانی چاوەڕێمان ئەبێ یان نە. سۆنیا بەیتوشی ینی وتی با جەردێکی خۆم کەم بە قورعان دەوڵەمەندە توێن ڕقمەکەی دەبێ منیش داوای $1000 لێ بکەم. ئەمە موقفە سۆنیا وڵا ئافرین. باشە پەیوەندی دووەم بۆ کاکەڕەشانی برات بێ.
باش بزانین کاکە ڕێشان هەڵوێستی دەبێت بۆ خوشکەکەی من هەستەکەم بەس با بزانین چۆنە بێ 1500 1500 بەڕێ دەوڵەمەندە 2000 بازەختی لێ بکەین ئەلو چۆ حاڵ ڕێشۆن خۆندا حەبیبی چۆیش والله ئارەندەم ڕێشۆن بەس ڕێشۆن خودێکە دەروری بەری ئەز ئەی تژدان دەکەم مۆدوعک پڕ مهمڕۆ چێ بیە و ئەنە خۆزم گەیلان زۆنە بێ و پارە گاراک منە بەس پارە چیشکێ پڕە نزم ئیزە تاڕە دەبێر دەبێ لێنەوە معناها چ بیە؟ ئەزێ پۆشە تاڕە هەوڵدەم چی بێن تشتێک پڕ مهمە بەس گەیلان ئەی خێرە بە ئیزە زۆنە بێ بەس تقریبا 10,000 گاراک منە تاڕۆ دەبێر دەبێ لە تەلەفۆنی سیۆمان دکەم چژنە ده دەفتەرگاکتایە 10,000 چییە ئۆکەی ئارارێ ئەکید نۆکۆت خۆزێ قیچۆ لێ سە بۆ گاراکە ئێزە بەحدی ساعاتێک ئاوارم ژمۆل شتم تا بەم عۆتیە ئارێ مۆلە عۆتی هەیە ايه تمام خلاص ما دام معناه ساعاتك دي نازل عم جمتها وقت تمرو بيتش بيانا انا ريس طربم اكيد بس بهرب ما ادبركم ايش اخو تمامكم يلا زي حاضركم ترى هاي حبيبي يلا تمام ماشي يلا باي ئەی ڕێخشانی بانق ڕێخشانی دارایی وتي هين وتي وام زايد دفتر داواكي وتتزورا والله خۆزگەداوە زانم والله باش دوزاری بۆ لێ وەرناگری ئەتوانی ئەمە دیریتکەی بڵێن پرانک نەبوو بەڕاستیم بۆ ئێستا بەڕۆمەری کرد اینجا تۆ بزانین بۆستن بابزانین سۆنیا چی سۆنیا موبایلی قەپات والله من ئەم مانگە کرێ خانیم لەسەر خۆت ئەزانی بە تەنیا تەلەفۆن بۆ بکە تەلەفۆن بۆ بەڵام دەبێت بە قرد کەم تەلەفۆن لە بەردەم تەلەفۆن بۆ بکە نامە بانامە نەبێ تەلەفۆن بۆ بکە بڵێ ینی نامەکان زۆرم توخوا ینی جێبەجێکێ نامە نابێ سۆنیا گیان ئەزانم بەخوا وەزعەت زۆر خراپە نامەکەم بیدایەت بینی هەمووی من نەخوێند بەس ئەگەر ناتوانی کێشە نییە یعنی ئەڵێ نووسی بود ئەبێ قرز بکەم و ئاوا تۆ چەندت پێیە هەر چەندێکت پێ بێ کێشە نییە حالیان بەس لە کەسێکی تریش داواکەم زۆر باشە بابزانم ئەم دەوێت سیرکەم چونکە ئێستا لە دەرێن بێ بڕۆمەوە ماڵە بزان چەند بۆ دەمێنێتەوە ئەگەر کرێخانێکم وەلانێ پێت بڵم يعني تقريبا چەندت پێ تدبیر ئەکرێ یعنی لە ماڵەوە ئەگەر پێت هەیە چەندت پێ هەیە پێ تدبیر ئەکرێ داوای لە بردنەکەم تخوا ئەزانی زۆر شرمم کردووە لە مووقفە من قەت شتی وام نەکردووە ئەزانی وای دەزانم دەڵێ چی دەبێ بڕۆم سیرکەم نازانم تاوا باشە گیان باشە باشە بە قوربان دەنا بە برادەرەکانیشم بڵم بزان چەکتوان بکەم باشە بە قوربان باشە گیان یعنی ئەگەر چەند کەم بێ کێشە نییە چونکە برادێکی ترم هەیە وتی ئەتوانم مەسەلەن 700ت بدەمێ ئەگەر تۆ ئەتوانی مەسەن باقیەکەم بدەیتی ئەگەر ئەکیدی هەتا لە ماڵەوە بزانم چ دەتوانم بکەم بۆ دەچمەوە پێت دەڵم باشە باشە گیان باشە کێشەنی ئەزای چی ئەگەر پێت ناکرێ بەس نامەیەکە بۆ بنێرە بە سریعی بڵێ شاهی ناتوان ئەگەر ئیشێکی زەڕورت هەیە چونکە بە زووترین کات پێویستم پێێتی باشە بە قوربان زۆر باشە دارێ خوافیز زۆر باشە جارێ خواحافیز نیمانە پارەکانیمانە ئەخە بە تۆ وتوتە دەوڵەمەندە خەریکی سیارەکەڵی فەقیرە وڵای وە بزانم سۆنیا یەکەم جارە داوای قەرزی لێ دەکەن با بچینە لای ڕێژیان یا ئەڵڵا خانومەکە پارتیستە ئۆکەی ڕێز و سڵامان بۆی هەیە زۆر کەسێکی دڵپاک و جوانە بەڕاستی ئینشاءڵڵا سەرکەوتوو بێ ئۆکەی دەتوانین لەگەرمی ئەلو ئەلو ڕێژیان گیان باشی هەلا حیاتی شاهی باشی چی ڕێژیان بەس بزانی چی بووە ئەمڕۆ وەڵاو شاهی ئەمەی کوشت لۆ چ بووە وە کیەوە یاڵە شاهی ئەمەی کوشت ئەو بابم لەگەر شاهی کچی منیتی ڕێژیان بەس بزانی چی بۆ لەگەڵم کاکە دەرچوون لێرە گەیلان نوتی ئیشم هەیە ڕۆشت ئەوەی کرد منیش چیم کرد ئەو بازنە کارتێرەی کە بە هەدیە بۆی هێناوم نازم لەکوێ کەوت لە دەستم تقریبا سعری 1500 دلارە و ئەبێ بڕۆم بیکڕم پێش ئەوەی کە گەیلان دێ چونکە یەکسان ملاحەزە ئەکەوتی ئەبێ لە دەست دایم بیبینم لە ساڵۆن لە دەست بوو لە ساڵۆن دەستم بوو کە دەرچوم نازم کەوتوتە کوێ ئەترسم پێ بڵم زۆر حاجزە بێزانی ڕۆژی سەری ساڵ پێشکەشی کرد بە من
اتواني 1500 بۆ تدبیرکە یەک فرسم پێ نییە ئەبێ ئێستا بڕۆمە یەکێک لە دوکانەکانی عنکاوە ئەوانەی زێر بۆی بیکڕم بە سەریعی. سەرچاو هیچ مشکلەك نییە بەس ئێستا حالیان لە ئێستا لە دەستم نییە ئەتیادیە ئەگەر دوای 2 ساعتی دی ئەوها 2 ساعتی بۆم تدبیرەکەی؟ والله زۆر باشە ئەڕۆڵە تا پرۆگرام شتەکان تەواوکەم بۆم تدبیرکەت خوا پێشەوەی ئەڕۆمە پرۆگرام ئەوتم با تەلەفۆنت بۆ بکەم. تازە هاتیمەوە ماڵێ لە ئێستا حالیە لە دەستنێ بەس 2 ساعتی دی بەس سەرچاو. تەواو زۆر باشە تەواو زۆر باشە زۆر سپاس ڕێژیان گیان یعنی ئەکی دوانیە تەواو. تدبیری ئەکەی 1500 دلار. قابلە لە بۆتنەی کەم شایەوە چێ قسەیە؟ تەواو زۆر سپاس ڕێژیان گیان. باشە حیاتی یاڵە یان سەرچاو. تا ئێستا سێ برادرم یعنی باش بوون. داوای چەند لێ کرد؟ داوای 1500 لێ. پارەی سێ بوو چییە؟ والله ئۆفەری کردووە 400 دلار بەس بە هەموو شتێکەوە. والله ڕکلامێکی بۆ بکەیت. والله ئەوەیەکی زۆر ئۆفەرێکی زۆر باشی پێشکەش کردو ئەویش ئەوەیە کە بووک لەگەڵ یعنی تەسریحە و مێکاب و ئەکستێنشن و نینۆک و ڕیلێک و چەپکەیەکی گوڵ و ئەلبومێک هەمووی پێکەوە بە 400 دلار برادێکیش لەگەڵ خۆی بێنێ بە فری بۆ یەکەم. دەمەس خاڵش زێڕی بۆ دەکرێت بۆ چیە ئەو قازانجە بۆ زاواکە دەزانی؟ دەستخۆر وەڵڵی وات کرد دەبێت ینی حەزەکەم دووبارە بچمە داخوازی عیشەبی بە مەلای خات و ڕێژیان عیشێکیان باش ینی ڕێژیانیش وەڵڵاهی ئافرین وەڵا بە مووقفە لەگەڵ ئەوەی کە ڕەنگەوە بزانم یعنی وەزعی ئێستا زۆر تەواو نیە زانی بووک ئێستا کەمە وەکو جاران نییە بەس سپاس ڕێژیان گیان بابچێن لای نێڤین نێڤینیش ماوە نێڤینیش ماوە گوڵزاریشت ماوە گوڵزار ئێ وڵامی نەدەکا کە چی بکەم نەفرێکی تر هەڵبژێرە خوا بەسە ئەڵێسە پرسیارەکە ناشتی وانە ئەلۆ نێڤین واحد يحكي ويضحك كيف بعدين تحكي نێڤین ئەمڕۆ زۆر حەزەکەم بە سۆرانی قسە بکەم چونکە وەزعێکی زۆر خراپم لەگەڵ ڕووی داوە. إذا قصة كذاب نێڤین استغفر الله دوێنێ گەیلان بازنێکی نوێی بۆ هێنابووم زێر آخر مۆدل تەمام و ئێستا زانیم کە ونم کردووە باشە و نامێ بە گەیلان بڵێم باشە و ئەمەوەیەکێک بکڕم تا گەیلان ئێستا ئەگەر بێ بە دوام ئەگەر بیبینێ ئەم کوژێ پێویستم بە 1500 دلار بازنەکە بە 1500 دلار. هاي كلاوات عو فيها شامي هي مال دروب ليش يا كلاوات بنتي يا كلاوات أريد محتاجة فلوس تعطيني لو لا إذا ما تعطيني بسرعة سدي حتى أخابر أحد ثاني. والله العظيم لازم والله فلس أحمر ما عندي والله. تمام يعني ماكو مو شكرا مو هاي الصداقة اللي كنت منتظرتها منك. تمام ماشي تمام شكرا نبيل حياتي عفوا تستهللين لا تخافي يجي امور ماشي باي بالا خۆشەویستە هاوڕێی پارە و شت نییە وتی تەلەفۆنم بۆ مەکە بۆ ئەم شتانە ئەزانی بۆچی با پێت بڵێم وتی بەخوا نڤین ساڵۆن تازە ساڵۆنێکی کردوتەوە هەموو چی پارەی پێ هەمووی سەرف کردو لەسەر ئەو ساڵۆنە. والله من بامتە چون سۆرا و سپیان بۆ دەفرۆشتی باش ئۆکێ تەلەفۆنێک بۆ نێڤین بکەوە بڵێ نێڤین من لە ناو پرۆگرام بووم تۆ بوات کرد تەلەفۆنی بۆ بکەوە بزانین ئەم جارە چیەڵێ. ئەلو نڤین حەزەکەم شتێکت پێ بڵێم یەکەم شت سپیکەرەکە مەفتوح بوو کراوە بوو سپیکەرەکە دووەم شت لە پرۆگرامی سۆرانم فرانکم پێ کردی پارەم ئەویست بە حساب وتم یعنی وتم نڤین بەرمەوەقیفە یعنی ئێستا هەموو پارەکەم بۆ دابی نەکاتەوە. وحافظ طبعا شرمي كرت ڕێزمانە خاتو نێڤین نۆرماڵە مەشەندێک جارێ کورە وەڵا ساڵۆنی کردوێتەوە هەموو پارەکی لەوێ سەرف کردووە. زۆر سپاس ئەمە
برادەکانت بە باشتری ناسی زانی چێ لەگەڵ تۆ چێ لەگەڵت نییە ئەمە ئەوە بزانام شتێکی باشە شتێکی باشە طبعاً ئەو تاقیکردنەوەی باشە بەس چونکە هەمویان بارودۆخیان ئەزانم یعنی تکە زۆر زۆر ڕازگویانە جواب باشە تکە پلیس ئۆکەی هەبوونی گەیلان لە ژیانی تۆ زۆر زۆر گرنگترە یاخود کچەکەت خوا پرسیارە ناسوال آخر ئەو پرسیارە زۆر زەحمەتە نانە هیچ زەحمەت نییە لەبەرەوەی ینی ڕاستە زەحمەتە قورسە منیش ئەگە لە جێی تۆ بوومایە لەوانەیە هەمان ینی ئاکتینگێکی خراپم کرد بە یانی بۆ نمونە مەسەلەن پێم ناخۆش بووە بەڵام دیسانیش ئیتر تۆ پێشکەشکاری تۆ پێشکەشکار ینی لە موقعی پێشکەشکاری بووی لە منیش تێبگە منیش هاتم پرۆگرامێکی تۆ ئازادی چی ئەپرسی بپرسە منیش ئازادم لە وەڵام ینی ڕۆژێک دێ پرۆگرامەکەم ئەم من لە خزمەت ئامادە وەڵاهی چی بڵێم بەڵام دەبێت نەفرێک هەڵبژێری تکە ینی بەبێ ئەوەی ئەمە بەس یەک نەفەر طبعا بخۆی دوو نەفر یەک نەفەر هەڵبژێرە آخر سێریکە لە ماوەیەکی ژیانمە ئەمزانی کە گەیلان پێویست نیە بەس کە گەیلان هاتە ناو ژیانم هەست کرد پێویستم پێێتی بە تەواوی کچەکەش تر پێویستە کچەکەشم هەر پێویستە ئۆکەی بەڵام ئەگەر بە پۆینتێکیش بێ کاک گەیلان تکای لێمان تۆش زۆر زۆر خۆشەویستی ئەویش خوێن و جەرگە باشە ئۆکێ تاو وەڵامەکەم ئەدەم تاو زۆر بەڕازگۆیانە یەک نەفەر هەڵبژێرە ئەکید بێکچەکەم چونکە یعنی گەیلان خوا نەخواست طبعاً ئەو شتە قەت بە ژیانی ڕوونایە ئەگەر دەرچوش لە ژیانم ئەزانم پێویستی بە من نییە پشتی بەخۆی بەستووە ئەتوانێ دایم پشت بەخۆی بەستێ زیرەکە بەس کچەکەم مناڵێکە دایم پێویستی بە منە من هەستەکەم ئەو تا چەند پێویستی بە منە بەس ئەزانم گەیلان ئەتوانێت ژیانی خۆی بژی ئەگەر ڕۆشت تەواو کەسێکە تەواوە بەس کچەکەم پێویستی بە دایکێکە لەگەڵی بێ بۆیە دایکم ریڤە هەڵبژێر ریڤە هەڵبژێری باش کەواتە چی هەڵبژێری ریڤە ئۆکێ چەندە شەرم سەیری مامە گەیلان دەکا لە نێوان نێت تیڤی و کورد ماکس کامیان هەڵدەبژێری بێگومان کورد ماکس باش شاهی پێم بڵێت تۆ چەند جار ئاهەنگی هاوسەرگیریت کرد ئەو پرسیارە بۆ ئاوا زۆر لە مێشکتانە ڕات و دێت وا بزانم من خۆم سێ جاریان چوار جارم بینی بەس نازانم هەر جارە بۆ شتێک بوو تێنەگەیشتم ئۆکێ با بۆت باس بکەم یەکەم ڤیدیۆ هی داواکردنەکە بوو ئۆکێ باشە دووەم ڤیدیۆ جلێکی پەمبەم لەبەر بوو ئەوەیان ئامادەمان کرد هەموو شتێک تەواو وتمان پۆستی ئەەکەین بەڵام یعنی ئەو ڕۆژ بوو ئەو ڕۆژە بوو کە گەیلان بێتە ماڵمان و ها قاوەکە و شتەکان پێشکەش بکەم بەڵام لەو کاتەیە حاڵەتێکی مردن لە لای ئێمە ڕوویدا یعنی جەلسەکەشمان کرد و حاڵەتەکەش ڕوویدا ئیتر حەفلە و شتمان نەکرد و داواکردنەکەشمان تەئجیل کرد کە جلی سپێکم لەبەر کرد هاتە تەنها داوام بۆ ماڵەوە بەس نیشانکردم بوو حەفلێکی ترم دروست کرد زۆر بە یعنی هەر ڕسمیژم پۆست نەکرد بەڵام هەر پۆست کراها لای مێکاب ئارتیست و لای ئەوانە ئەویش حەفلەیەکی عایلین دروست کرد دوای ئەوەی کە ماوەیەک لەسەر وەفاتەکە ڕۆشتووە یعنی و ئەو بوو تەواو حەفلەی ئاهەنگی زەواجیژم نەکرد بەس لە ماڵی باوکم چەند ڕسمێکم گرت و تەواو باش کەواتە تەسەور دەکەم حەفلەکان زۆر بوون ئەوان جگەلەوەی کە بڵاو حەفلەم نەکرد تەنها دوو حەفلە ینی ئەو شتێکە ئامادەکاریتان بۆ کردو بۆ مەڕاست بەس ئەو حاڵەتە ڕوویدا تۆزێ یعنی دووسێ جار شت دووبارە بووە باش بینی خۆمان بێ گەیلان چەند ئاڵتونی بۆ کڕی واللهی ئەوە تایبەتمەندی خۆمانە نۆ کۆمنت باش ئەنی خۆشم نێڵم چی خۆشم نێڵم چەندی بۆ کڕی کەشفی نەکەم بۆ زانی لەکوێ زانی لەگە زێڕنگەرەکە قسەم ناخۆشت ناوێ بڵێ باشە هیچ فۆبیایەک هیچ ترسێکت هەبوو کاتێک کە لەگەڵ کاگەیلانی هاوسەرت هاوسەرگیریت کرد کە هەڵت بژارد والله وەکو خۆی وەکو ئەوە هیچ یعنی زۆر هەر ئەو کەسە بوو کە ڕێک ئەمویست چونکە گەیلان لەو نوعانەیە کە من کە بیر لە شتێک ئەەکەمەوە پێش ئەوەی کە بیڵێم دێتە پێشم دەگەیت چۆن ینی ئەو شتە لەو هەستە خۆشتر هەیە بۆ هەموو کچێک هەستم کرد لەوەی کە چاوەڕێی بووم زۆرتر خوا پەیدام یعنی من خەیاڵم بۆ شتێکدا نبوو بەس گەیلان لەو خەیاڵە زۆر گەورەتر بوو باشە و سپاسی خواکەم لەسەر هەبوونی بەس یعنی
من يعني أزمونێکی ناخۆشم هەبوو بۆیە ڕەنگە هەنێ جار بترسم و ئاوا بەس دایم ئەڵێم نە یعنی لە خۆی زۆرتر لەسەرم ئەترسێ. ئەو ڕابردوێشی ینی لەبیر تۆ بردوێتەوە زۆر یعنی هەستم کرد تاو یعنی چی پێ ئەڵێ نەزڕێکی تری پێدام دەربارەی ئەو شتە دەربارەی خۆشەویستی و دەربارەی زەواجێکی سەرکەوتوو. ئێستا سوپاس بخوا کە حەڵاڵی یەکترن چۆن ئەو پەیوەندی دروست بوو چۆن ئەم پرۆسەیە دروست بوو؟ بەخۆ مەسەلەیەکی درێژە ئەتوانم پێ بڵێم بوو بە خۆشەویستی و بەڵام ماوەیەکی زۆر کەم بوو ینی شتەکە دروست بوو ئیتر قەومە دروست بوو قەوما 4 مانگ پێکەوە بوون یعنی من دژی بەڕاستی من لەگەڵ ئەوە نیم کە بێ خۆشەویستی ئینسان زەواج بکە بۆیە ناڵێم دروست بوو قەوما و نەسیحەتی هیچ کەساتێکی بەناوبانگ ناکەم کە بڵێ وەڵا ئێمە یەکمان ناسی و یەکسەر زەواجمان کرد بۆی خۆی بپارێزێ لە قسەی خەڵک بەس ئەوە ڕاستیەکەیە یعنی زەواج بە خۆشەویستی ڕوئەدا بە تایبەتی لە زمانی ئێمەیە سۆرا تەسەوڕ دەکەم ینی سەرکەوتوش بێ سەرکەوتوتریش ئەبێ لە یەکتری شتی ئەگەن کاکە من نامەوێت یەکتان خۆشێ بەس خۆ لە یەکتی ئەگەن خۆ بێ ماوەیەکێک بناسن تا لە ناکاوە بڕۆنە یەک ماڵ وانە بۆیە ڕاستیەکان بڵێن خەڵک فێر بکەن کە خۆشەویستی ئەتوانێت خۆشەویستی پاک بێ بۆ دایم بە شێوەیەکی ناشرین سەیری خۆشەویستی بکەین. ئۆکەی تۆ گەیلان زیاتر خۆشدایان گەیلان تۆی زیاتر خۆشتردەوە وەڵاهی ئەو هەستە دروست بوو؟ ئەزانی چی من تۆزێ لە دەربڕینە تەمبەڵم تۆزە لە دەربڕینە گەیلان لە دەربڕینە زۆر باشترە لە من بەفعل زۆر عکسە لای ئێوە پرۆسەیە وەڵا عکسە لای ئێمە چونکە من تۆزە گەیلان زۆر ئینسانێکی عاتفیە منیش کەسێکی زۆر منطقیم ئیتر لەو مۆزوعەیە تۆزێ لەم بابەتەیە ئێمە عکسین ئەو ئینسانێکی زۆر جوان دەڕەبڕێ ئەزانی چی ئەو شتە خۆشەکەی چییە کە زۆر زیاد لە حەدا یعنی خۆشەویستی خۆی بە قسە و بەفعلیش دەڕەبڕێ من زۆرتر بەفعل دەری ئەبڕم باشە ئەو ئەگەر ئەو لە ڕۆژێکات چەند جار پێ دەڵە خۆشمەوەی وەڵاهی زۆر ئەی تۆ چەند جار من کەمتر تۆز لە دڵی خۆدا هێشتوتەوە لە دڵی خۆم یعنی ڕەنگە بە سێرکردنێک خۆشەویستی خۆم دەربڕم زۆرتر لە قسەکە ئەگەر بەدەست تۆ بێ چ شتێکی لە ژیانی خۆت دەیسڕیەوە؟ ئەی سڕمەوە بە تەواوی وەڵاهی ڕاستی یعنی ئەگەر بیڵێم هیچ شتێک نییە حەزەکەم بیسڕم لە ژیانم هەموو شتێک دایم ئەڵێم خوا چی بۆ ناردووی ئەکید بە چ خراپ بێت چ باش بێ دیارە خوا بۆی ناردووی بۆ مەسلحەتی تۆیە بۆ بەرژەوەندی تۆیە بۆیە من هیچ شتێک حەز ناکەم لە ژیانم بسرسرێتەوە چونکە هەموو شتێک شتێکی فێر کردوم. دوو هاوڕێت هەیە باشە ئەویش تۆزە قورسە ینی بەڕاستی دەبێت کەسێک هەڵبژێری باشە ئەگەر پێت بڵم لە نێوان جیان هاشم و خاتو جیان هاشم لێرە ڕێز و سڵاومەیە سڵامان هەیە بۆ لە نێوان جیان هاشم و ئیڤانە کەسێک هەڵبژێری کامی هەڵدەبژێری کە نزیکترم بۆ من کەسێک هەڵبژێریت لە تۆ نزیکترە لە تەبیعات لە هاوڕێتی لە باشی ئیتر هەمویان هەر باشن بەڵامی تر هەردووکیان طبعاً جیان هاشمیش خاتونێکی سەرکەوتووە توانی خۆی بسەلمێنێ لە هەموو عێراق نەک تەنها لە هەرێمی کوردستان ئەو شتە زۆر شتێکی تایبەتە لە لای من بە تایبەتی خاتونێکی کوردی ئەسڵە ئیڤاناش کچێک بوو بەداخەوە زۆر معاناتی ناخۆشی بینی لە ژیانە بەڵام ئەلحەمدوللا ئێستا زۆر باشترە ژیانی خۆشترە و ئینشاڵڵا هەمیشە باشە بێ و ئەو شتێکە بۆ بەرژەوەندی خۆیەتی ڕووبدا بەڵام لە ڕاستیە یعنی ئیڤاناش زۆر خۆشم ئەوێ علاقێکی باشمان هەیە و جیهانیش بەس هەستەکەم جیهان نزیکترە لە کەسایەتی من وەکو یعنی نزیکترین کە لە قسەکردن هەنێشت لەسرم ئەزانێ و بزانم ئیڤانە نایزانێ ئیتر بۆیە جیهان هاشم هەڵەبژێرم دەڵێن لە ئێستاوە تۆ تووشی لەبیرچوونەوە بووی یانی شت لەبیرەکەی کێ بەتەی وتووە؟ خۆ بڵێ کێ بەتەی وتووە؟ ئەیتر ئەو تەبیعەتەم هەیە بڵێ نازانم وابزانم پیر بووم گەنجی پیر گەنجی پیر دڵنیام یعنی هەر کەسە و لە ژیانی خۆی ڕوبەڕووی ینی تونند و تیژێک بۆتەوە هەندێک جارێت بووم نەمەسەن تونند و تیژی ڕوحی جەستەیی تۆ وەکو ئافرەتێک ڕوبەڕووی تونند و تیژی بوویتەوە؟ چونکە چەند ئەکتینگێکم کردو کە تونند و تیژیم لێ کراوە هەست کرد منیش تونند و تیژیم لە بەرامبەر کراوە؟ نه من پرسیار دەکەم من هیچم نەزانم نەیچم بینیەوە باسی ئەکتینگ و شتانە دەکەم بەڵام ینی دڵنیام هەمومان چیرۆکێکمانەیە لەوانەیە منیش وەکو پیاوێک تونند و تیژیم بەرامبەر کراوێ تێگەی
اینجا وەکو ئافرەتێک تونند و تیژیت بەرامبەر کراوە بەڕاستی ئەکیید زۆربەی ئافرەتەکانی کۆمەلگای ئێمە توندوتیژی لە بەرامبەر ئەکرێ ینی تۆژێکێکی لەو ئافرەتانی کە تونند و تیژیت بەرامبەر کراوە بەڵێ ئەکیید بەڵام یعنی ئێستا یعنی ئەمەوێ بەس ئەوە بڵێم کە زۆر ژن هەیە بەهێز دەرەکەوێ لەسەر شاشە و خەڵکەی بینێ واو ئەوە بەس ڕەنگە توندوتیژی لە بەرامبەر کرابێ بەڵام ئێستا نائکیید یعنی الحەمدلله بەڵام ئەکیید توندوتیژی تۆش چیرۆکێکی تونند و تیژیت هەیە ئەکیید باش ئەکیید طبعاً باشە زۆر حەزت لە خواردنی دۆڵمەیە بە تایبەت گەڵامێ و زۆر وا زۆر باش ئەگەر تۆ پێشکەشکاربی ئێستا وەرچیش پێشکەشکاری بەڵام لەو پرۆگرامە پرسیارێک بەدڵی خۆت لەمە بکەین چ پرسیارێکم لێ دەکەین با بۆ کۆتایی پێبێنم سۆران دژی ئەوەیە کە ژنی خۆی پیشان بدە هاوسەرەکەی زۆر زۆر سپاس ئەوە پرسیارەکەیە بۆچی فیسی هاوسەرەکە دەرناخەی یان بۆچی ینی بەنیوە دەریەخەی دەنگی دیارە هەموو شتێک بەس دەموچاوی دیارنی ئۆکێ من چەند جارێک لە ڕێگای ینی سناپچات و ئینستاگرامی خۆم ڕوونکردنەوەم داوە بە لێرەش با کۆتا ینی کۆتا وەڵام بێ ئیتر ئەوەی کە قبولی کرد سەر و سەرچاوان ئەوەی کە قەناعەتیشی نەکرد نۆرماڵە هەر احترام بۆی هەیە ئەگەر من لەگەڵ کەسێکی بەناوبانک هاوسەرگیریم کردبە باشە فەیسیم شاربایەوە ئەو کاتە عیبە بوو باشە ئۆکەی و دوای ئەوە ئەو خۆی ئینسانێکە باشە و احترامی ڕەئی دەگرم خۆی پەرستاری تەواو کردو باشە هیچ مۆزوعێک نێ لە ناو سۆشیال میدیا ینی خۆی حەز ناکە بێتە مۆزوع لە ناو سۆشیال میدیا بەڵام احترامی ئیشی من دەگرێ باوەڕ دەکەی هەر جارێک لەوانەیە ئەگەر ڕسمێکمان بەیەکەوە گرت بێ لەوانەیە ئەو پێی ناخۆش بوو بێ بەڵام دوجاریش ینی ئێمە خێزانێکین باشە و ئاشکراشم کردو کە هاوسەرگیریم کردو وە دیسانیش ینی کە خۆی حەزنەکە بە زۆرە ئەگەر ڕۆژێک هات بۆلات و وتی من ئیتر حەزەکەم فیسم دەربچێ مادەم تەواو ینی خەڵک ئەزانێ هەر کاتێک خۆی قەراریدا باشە بە شاهدی بینەران و تۆ دڵنیابە ینی من هیچ ڕێگرێک ناکەم خۆ ئاگادارم تێگی من حەز دەکەم لە بەرۆی بەڕاستی کێش ینی پێی سەربەرزم باشە خۆشمەوێ تەواو زۆر سپاس چۆن بوو پرۆگرامەکە باش بوو زۆر خۆش بوو یعنی چێژم لێ وەرگرت هەنێ پرسیارت دانابوو کە قەت ڕوبەڕۆی نەبووم لە هیچ شوێنێکی دیکە جیاواز بوو بەڵێ و خۆشحاڵم کە لەگەڵت بووم زۆر سپاس من زیاتر خۆشحاڵتر بووم یەکێک بیلۆ میوانانی کە بە وەڵامدانەوە کانت وەڵامی پرسیارەکان ینی زۆر هیلاک و ماندوود نەکردم و بە جوانی جوابت داوە باڵانست ڕاگرت لە بینی کەسەکان و کەسایەتەکان دڵی کەست عازز نەکردو ئیتر شتێکیشمان کردووە کە دڵنیان بەدڵی خەڵک دەبێ و ئەوەی کە بەدڵیشی نەبێت تر چ بکەین کە سەیمەکەن زۆر سپاس ئەمێ زۆر سپاسی ئاڤیار پرۆداکشن بکەم کە بەجددی کۆمەڵە گەنجی زۆر بە ئەزمون و ماندوونە ناسانە کە لە پشتی کامێرەکان ماندوو دەبن هیلاک دەبن دەستان خۆش بێ زۆر سپاس سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆت ناتۆ پەردە پێویستان بە پەردەی ماڵەوە بوو پێویستان بە گۆڕینی پەردە هەبوو ناتۆ پەردەڵ بژێرن لە پیرمامی خۆشەویست ڕاستکارەکانیان زۆر تایبەتە مهندسی باشیانێ مۆدلی زۆر جوانی پەردەشیان هەیە و لە هەمان کاتدا دەمێت زۆر سپاسی کۆمپانیای BGT بکەم کە ئایسکۆفێ لاندێساوە هێناوەتە پرۆگرام ماوەدەکانیان زۆر تایبەتە ئێوەش تاقیکەن زۆر سپاس بۆ خات و شاهی هەر سەرکەوتوبی ئینشاڵڵا ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ لە لوتکایە بتبینین و تۆش ئەگەر مافی خۆتەگە سوپاسی کەسێک دەکەی زۆر سپاسی تۆ ئەەکەم لەسەر پێشوازیگرتن ئەم پرۆگرامە ئەوای لە مێژەوە مقابلەم لەگەڵ بکەی سواران بەس خەتاکە لە تۆیە لە من نێ من چیم کردووە ڕۆژێک لە منت وتووە ڕۆژام جارێکی تریش پێم وتی هیچ ئەمەیەکەم جارەوە وەڵڵا خەتاکە لە من خەتا لە تۆشە کە جارێک من داوت نەکردو لە پرۆگرامەکان آخر پرۆگرامەکانم ئەو کاتە تۆ لە کەناڵێکی جیاواز بووی نامنداهات پارەی خۆت دەدا
والله طبعا باش صعبت دەکەم گرنگەوە ئەمڕۆ بوو بە قسمت الحەمدلله ئەمڕۆ بوو بە قسمت زۆر سپاستانەکەم بینەر هیوادارین پرۆگرامەکەتان زۆر بە دڵ بوو بێ و ئینشاڵە دڵی کەسم نەشکاند بێرم پرۆگرامە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست هەر شاد و بەختەوەر بن. بەرنامەی خۆم و خۆت بە سپۆنسەری ناتۆ پەردە کۆمپانی بیجیتی پێشکەشکرا.